ئەمێ جارێکە دنهێرن ئالیە هەفکارێ من سەیفور محەممەد سۆراند گەلمەدێ ئەو ژی و لە زانینگەها سۆران سمینارێک لەسەر ڕاستی و نەڕاستیا فتوای مەلای خەتێ برێڤە دچە سەیفور دەماتە باش بێت دەوێ زانینگەهێدا چاوە بەحەس لڤان فتوایان تێکرن. بەڵێ عەد لە سڵاو لێبێ ئێمە ئێستا لە هۆڵی شەی زێرەبانین لە پاکەڵتی پەروەردە لە زانکۆی سۆران لێرە سمینارێک بەڕێوە دەچێت گفتوگویەکی کراوەیە بە بەشداری 4 کەس لە کەسانی ئەکادمی کە لێرە سمینارەکە بەڕێوە دەبن و ژمارێکی زۆر لە قوتابی خوێندکارانی ئەو فاکەڵتی تایدا بەشدارن باس لە بابەتێکی مێژووی کە ڕەهەندێکی سیاسیش هەیە دەکەن کە بریتە لە فتواکەی مەلای خەتێکە گفتوگویەکی زۆری بە دوای خۆی داهێناوە و کەسانی ئەکادمی کورد نەیانتوانێت تا کوێستا ڕایەک دروست بکەن یاخودە سەر ڕایە کۆک بن لەوەی کە فتواکەی مەلای خەتێ لە سەردەمی عوسمانیەکان ڕایەکی دروست بووە یاخود نەخێت بە ئەمە تەنها تۆمەتێکە و خراوەتە پاڵ ئەم کەسایەتی ئەوەی من تا ئێستا گوێبیست ببم لەلایەن ئەو کەسانی کە ئەکادمیستن و لێرە بابەتەکە پێشکەش دەکەن باس لەوە دەکەن کە تۆمەتێکە خراوەتە پاڵ ئەو کاراکتەرە ئاینیە دیارەی کورد لە سەردەمی میرنشینەکان بەڵام بۆ زانیاری زیاتر من میوانێکم لەگەڵا بەڕێز مامۆستا محەممەد گەڵاڵەیی پسپۆر لە بواری مێژووی نوێ و هاوچەرخ دکتۆر سلااو دەبێت پێمان بڵێ توێشتا بابەتەکەت پێشکەش نەکردو بەڵام هەموو ئەو بەڕێزانی کە بابەتیان پێشکەش کردو باس لەوە دەکەن کە فتواکەی مەلای خەتێ تۆمەتێکە خراوەتە پاڵی هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. بەڕێستان بۆ پێی کە کەسێکی ئەکادیمین هەوڵتان داوە لە ڕێگای دیکۆمنتەکانی عوسمانیەکان شتێک دەست بخەن چی دەستکەوتۆ لۆی بزانین فتواکەی مەلای خەتێ دروست بووە یاخود نەخێت تۆمەتێکە خراوەتە پاڵی هەتاوە کوێستانەکە بەڵگەنامێکی عوسمانی باڵێن دەقیق بێتن لە بەردەستدانە بۆ سلماندنی فتواکەی مەلای خەتێ و بە پێ ئەو لێ کۆڵینەوانی کە تا ئێستا کراوە و توێژینەوانی لە نامەکانی ماستەر و دکتۆرە هیچ لە بەڵگەنامەکانی عوسمانی دەست نەکەوتووە و بەڵگەنامەکانی عوسمانی هەمووی پۆڵێ نەکراوە هەمووی ئەرشیف نەکراوە داتابەیس نەکراوە هەتا ئێستا 150 کراوە لەوانەیە لە داهاتوودا سەرداوێک بە تەواوی دەربکەوێتن بەڵام بە پێی بەڵگەنامەکانی بەریتانی و دوای شکستەکانی میر محەممەد لە ناوچەی بادینان وەکشانەوەی لە بۆ ناوچەی ڕەواندوز و هێرشەکانی ویلایەتەکانی بەغدا والیەکانی بەغدا والیەکانی مووسڵ و والی محەممەد ڕەشید پاشا کە سەر قافلەی یان با بڵێن ژەڕەناڵی تێشکاندنی میر محەممەد وە لە هەموو ناوچەکانەوە تاوەکو هاتنەوەیان لە بۆ ناوچەی ڕەواندوز و محەممەد ڕەشید پاشا کەمپەکەی یان با بڵێن ئۆردوی عەسکەریەکەی لە ناوچەی هەودیانە بێ و عەلی ڕزا پاشا و عەلی پاشای والی بەغدا و مووسڵ ئۆردوی عەسکەریان بارگای سەربازیان لە دەشتی حەریرە بێتن لەو ناوەدا کەسایەتێک دەرەکەوێت بە ناوی ڕیچارد نێردراوی دەوڵەتی بەریتانیا بووە بە تایبەتی و کۆنسول بووە لە حەلب دواتر دێنرێتە ئەستەمبۆل لە ئەستەمبۆل لەلایەن لۆرد پۆنسۆبنی باڵوێزی بەریتانیا ڕەوانە ئەکرێتەوە نێوەنگیری بکاتن لە نێوان عوسمانیەکان و میر محەممەد و لە دەشتی حەریرنامەیە کە نووسێ لە بۆ میر محەممەد کە دەبێت خۆی ملکەتی گەورەی دەوڵەتی عوسمانی بکاتن کە سوڵتانی عوسمانیە سوڵتان مەحموودی دووەم لێرەدا ئەو گفتوگوۆیە بەرداوامە بێ لە مانجی تەمووز و مانجی ئاب و مانجی ئەیلولی ساڵی 1936 ئەگەر بمانبووری بە کورتی پێمان بڵێ 2000 چکە کاتەکەمان زۆر کەمە ئەو فتوە دروستە ڕاست بەڕاستی مەلای خەتێ فتواکەی داوە یاخود نەخێر تۆمەتێک کە دەخەنە پاڵ هەتا وەکو ئێستا ئەو فتوایە وەکو ئێستا کە چەند نووسەرێک باسییان کردووە پێشتر ئەوەی ئێستا ئێستا باسیەکەم هەڵەجێڕینەوە بە بەڵگەنامەیەکی مێژووی بەریتانی کە لە منطقەی هاودیان نووسراوە لەلایەن محەممەد ڕەشید پاشا و نێردراوی بەریتانیایی ڕیچارد لەوێدا محەممەد ڕەشید پاشا سوێن بە قورئانە خواتن دەست لەسەر قورئان دانیوە مۆرێکە و مۆری خۆی لێ ئەداتن لە بۆ محەممەد پاشای ڕەواندوز دەنێریتن کە ئەو خۆی تەسلیمی دەوڵەتی عوسمانی بکاتن و لەوێ نێردرێ بۆ ئیستەمبۆل و لە ئیستەمبۆل پلەی بەرزەکرێتەوە لە بۆ فەریق لە ڕووی سەربازیەوە و دواترەکرێتەوە حاکمی ناوچەی حەریر و ڕەواندوز و ئەو ناوچەیە ئەگەڕێتەوە بەڵام لەو کاتدا دەمێ ئاماژەیە بەوە بکەم بەو سوێن خواردنەی محەممەد ڕەشید پاشا میر محەممەد خۆی تەسلیم کە نەوەکو بەو فتوایی چکە تا ئێستا بە وەکو بەڵگەی مێژووی هیچ فتوایەکی مەلای خەتێ نییە کە بسەلمێنێتە میر محەممەد خۆی پێ تەسلیمی دەوڵەتی عوسمانیان ئاشتەوای لەگەڵ دەوڵەت بەڵام یەک خاڵ هەیە لێرە گرینگە باسی کەم لە کۆتاییدا والیەکانی ئاماسیا و بەغداد و هەروەها سێواز و مووسڵ ئەوانە ئەو کاتی وەکو ئێستا با بڵێن لەسەر ئەوە هاوکۆک بوونە یان متفق بوونە لەسەرەوەی کەەوە میر محەممەد نەگەڕێتەوە کوردستان ئەژینا ئەو پرۆژەی گەورەتری خۆی کە دروستکردنی دەوڵەتە لە داهاتوودا بەجێ دەگەیەنیتن
ئەوە یەک بوو لەو خاڵانی کە ئەوان لەسەری کۆک بوون دوای گەڕانەوەی میر محەممەد لە مانجی ئەپریلی 1970 لە ئەمان سێگەڵ لێدەنەوە و لەوێ با بڵێن ئەنێردرێ لە بۆ دەریاڕەش هەندێک دەڵێن نێردراوە لە بۆ دوورگەی شومنەوە لە منطقەی بەڵقان لەوێ دوو خراوە هەندێک دەڵێن خراوەتە دەریاڕەش و لەوێ خنکێنرا و کۆتایی بەژێنات. ڕێز دکتۆر محەممەد گەڵاڵەیی پسپۆر لە بواری مێژووی نوێ ئاوچرک زۆر سپاس بۆ زانەکەن سپاس ئەد لە دیارە ئەمە ئەوە کەسێکە وەکو کسێکی ئەکادمی بابەت پێشکەش دەکات ئێستا میوانی من بوو بابەت پێشکەش دەکات دوایین بابەت دەبێت سێ کەسی ڕابردوو باس لەوە دەکەن ئەوانەی کە قسەیان کرد دەڵێن ئەوەی کە لەسەر مامۆستای مەلای خەتێک گوتراوەکەی چێ لەو کەسانە بۆ فتوا دەربووە لە سەردەمی بیرنشینی سۆران ئەو قسەی کە سەبارەت بەو هەڵبەستراوە بابەتێکی هەڵبەستراوە و هیچ بەڵگەیەکی مێژووینیەوە ئەوە قسەی ئەو نییە ئەوە بابەتێکی مێژویە کە تاکو ئێستا گفتوگوۆی لەسەر بەڵام ئەو کەسانی ئەکادمی باسەوە دەکەن کە تەنها تۆمەتێکە و خراوەتە پاڵ ئەو کەسە ناسراوە ئاینەی کورد باڵە گەلێک سپاش بۆ هەفکارێ ما سەیفور محەممەد سۆراند گەلمەدە بوو سپاش بۆتە.